بەڕێز مقتدا تەمان لەگەر ئەو ڕێزمان بۆ شعبیەتی بۆ هینی بەڵام ئایا خۆی ئیمانی بە هاوڵاتی بوون هەیە یان ئەوی شەر ئیمانی بە شێوازێکی تر لە فۆرمێکی تر هەیە لە یعنی ئەوە جێ پرسیارە سەبارەت بە دەوڵەت من پێم وایە دەوڵەتی کوردی بۆ هەر میلەتێک لەناو خۆوە مەقەومات هەبێ ئێستاش و ئەو کاتیش دەتوانرێت دەوڵەت دروست بکرێت ئەگەر خۆت لەباردا بێ کە خۆت لەبار هیچ لەباردا نەبوو هەموو عالەم پشتت بگرێ ناتوانێت لەسەر پێ ڕاوەستی بۆیە بەڕاستی ئێمە خەلەلەکەمان لەناو خۆدایە سەحەفێکی فەڕەنسی یعنی بۆ پشگیری ئەوەی کە وتی میلەتەکە عیبی نییە سەحەفێکی فەڕەنسی لە نەوەتەکان لێرە بووە نازانم ئەگەر خوێن بێتانەوە کتێبەکەی کراویشە بە کوردی 6 مانگ لێرە بووە سا کتێبەکەی کراوە بە کوردی دەڵێ دوو شەعب زۆر شەعبی باشن بەس بەدەست قیادەی خراپەوە گیرۆ دەبوون شعبی ڕووسی و شعبی کوردی دەڵێ هەردوو گەلی ڕووس و گەلی کورد دوو باشترین دوو جددیترین میلەتن بەڵام طبعا ئەو زیاتر باسی گەلی ڕووس دەکا کە پێشتر لە رووسیا بۆ رووسیا میلەتێکە سەدەها ساڵ مێژووی هەیە دەڵێ ئەو میلەتە مهمە بەدەست قیادەکانیەوە گیرۆ دەبووە ئەڵێ بەڵام کوردیش هەمان چارە نووسی هەیە کە دەبینێ سەرکردەکانی ئێرە لە بەردەمی ئەڵێ لە بەردەمی هەر ئەجنەبیەکە ئەوەندە بچووکن کەوا دەزانن ئێمە نوێنەری وڵاتە گەورەکانین هاتووینەوە هەر سەحەفیەکە ئەڵێ بەڵام لە بەردەمی شعبەکەی خۆیانە هەریەکان خۆی بە عنتەر و بە فرعەونێک دەزانێت بەڵام لە بەردەمی جۆرەکانی ماستاوەکان دەکا کە چۆن ماستاویان بۆ کردووە سەرکردەکە ئەو سەرکردە تەمان لەبین دوو قەوسە طبعا ئەگەر سەبارەت بە یەکڕیزی بکەین بەڕاستی یەکڕیزی لە سیستەمی دیموکراتیە ئەگەر سیستەمێک دیموکراتی بێ یان مؤسساتی بێ فەرقی هەیە یەکڕیزی دەوڵەت دروستی دەکا چ دەسەڵات چ ئۆپۆزیسیۆن کە تۆ انتخابات کرا زۆرینە حکومەت پێک دێنێ سەرۆکی دەوڵەت بێ لایەنە سەرۆکی حکومەت سەر بە حیزبی زۆرینە یان تەحالوفی زۆرینە معارەزەش هەیە خطوتی نیشتیمانیش هەیە کە دەستور دیاری دەکات لەگەڵ هەندێ مەواسیق ئیتر هەردوو لا لەژێر ئەو چەترەدا کار دەکەن و جارجاریش بۆ مەسەلە گرنگەکان سەرۆکی دەوڵەت معارەزە و دەسەڵات کۆ دەکاتەوە بەڵام تەقەن لە کوردستان ئەمە نییە چکە بۆ لە کوردستان مؤسسات نییە شتێکمان نییە ناوی هەرێمی کوردستان بێ یعنی بەڕاستی میرنشینی بەرزانەیە میرنشین تاڵەبانەیە میرنشینی سوورێنەیە میرنشینی قەندیلەیە بەداخەوە یعنی من دەڵێم سێشت ڕێگرن لە بەردەمی کورد بەڵام هەمویان دەگەڕێنەوە بۆ یەکەم هەمویان دەگەڕێنەوە بۆ ئەوەی خۆمان ناوخۆی خۆمان جارێ ئێمە ناتوانین ئینکاری وەزعی جۆگرافی و جیۆسیاسی کوردستان بکەین کە ئێران و تورکیا دوو سۆپەرپاوەری ئەقلیمین هەرگیز نایانەوێ هەرێم ببێ بە یەک و بێ بە دامەزراوی بێ بە دەستوری چونکە ئەگەر هەرێم بوو بە دامەزراوەی دەستوری دیموکراتی لە قازانجی ئەوان نییە و هەروەها دەشترسن ئەمە شەهیەتی کوردەکانی خۆشیان بکە بۆیە زۆر دەترسان سەرەتا کە هەرێم گەشەی دەکرد گەشەی شەکلی ینی عیمارات و شت نەک گەشەی ناوەرۆک یعنی ئەمە گرنگە ئەمە بەڕاستی ئەمە عاملێکی گرنگە کە ئەو دوو دەوڵەتە سۆپەر پاوەرە یان ئەو هێزە ئەقلیمیە نایانەوێ دووەم بەڕاستی میلیشیا و حیزبی میلیشیا گەورەترین دوژمنی کورد میلیشیا و حیزبی میلیشیا و سەرکردەی میلیشیایە ئێمانە خۆپەرستترین خەڵکن هەمووشی درۆیە کە دەڵێ ئێستا دەرکەوتە دەمن خۆ بۆ کورد و شت نەکراوە بۆ هەمووی بۆ خۆیانە بۆ بنەماڵەوە بۆ نەوەکانیان هەرچی کامەیان دەڵێ لەم لاش و لەو لاش سێم شت بەڕاستی دابەشبوونی هەرێمە بۆ دوو زۆن زۆنی ئەم لا و زۆنی ولا کە بەداخەوە خەریکە بێ بە دوو میلەت قسەیەکێ دەڵێ سیستەمی سیاسی دەتوانێت چەند میلەتێکت بۆ بکا بە یەک بەڵام سیستەمی سیاسی جیاوازیش میلەتێکت دەکا بۆ دەکا بە چەند میلەت لە کوردستان چەندین ساڵە کوردستان یەکە ئەم کوردستانەیە گەر باشوور باسکەین تابەنەوە هیچەوە ئەم چوار دەوڵەتە لە ئەنجامی دابەشبوونی چەند ساڵەوە ئێستا سێریگە کوردی ئێران لە کەلتوردا ئەوەندەی جیاوازیان لەگەڵ ئێمە هەیە ئەوەندەی ئێمە هەندێک مشتەرەکاتمان لەگەڵ عەرەبی عێراقی هەیە لەوانە لەگەڵ کوردی ئێرانیەکە بە تایبەتی هەندێک کوردی کەمترمان هەبێ لەگەڵ ئێمە و کوردی تورکیا ئەمە چیە لە ئەنجامی دابەشبوونی کورد بەسەر چوار سیستەمی سیاسی جیاواز کە لە ئەنجامدا خەریکە چوار میلەتی جیاوازی لێ بکەوێتەوە کوردی تورکیا مشتەرەکاتی لەگەڵ تورکا هەیە
کوردی ئێران هەندێک مشتەرەکاتی لەگەڵ فارسا هەیە، کوردی عێراق هەندێک مشتەرەکات و تا لە کەڵچەر لە خواردن لە جەلوبەرگە لەگەڵ عەرەبی عێراقا هەیە. ئەمە دەرەنجامی ئەو دابەشبوونەیە کە سیستەمی سیاسی توانیوەتی ملەتێک بکا بە چوار بەش. ئەمە قەیناگلەیمان لەوەنی ئەو دوژمن دەیکا. بەس دەوەی ئێمە خۆمان ئەمە لە ساڵی 1991ەوە 92ەوە ئەم دوو حیزبە میلیشیاییە کە وەکوتم خەتەرترین شتن لەسەر کورد بۆ ئەوەی ئیدامە بە میلیشیا بوونی خۆیان بدەن بەلایەنەوە گرنگ نە موەسات و کوردستان و ئەمانە دەیانەوێ ئەمە قوڵکەنەوە ئەم جیاوازەی نێوان هەولێر و سلێمانی. بۆ نمونە کە شتێک لە سلێمانی ڕوودەدا بە بەرنامە لێرە واوێ نادەکرێت کە ئەمە فەوزای سلێمانیە با نەیە بۆ هەولێر. کە شتێک لە هەولێر ڕوودەدا لە سلێمانیەوە بە هەمان شێوە واوێ نادەکرێت کە ئەمە هی بنەماڵەیە و دەسەڵاتە و دواکە ینی کۆمەڵەشتی ناو دەنێن. ئەمە هەردوو دەسەڵاتەکە دەیکەن بۆی ئیدامە بەم هێزە میلیشایە بدەن کە تەنها لە قازانجی خۆیان و بنەماڵەکانیاندا هەچی خەبات و قوربانی و پێشمەرگایەتی و شەهیدە بەڵێ کوڕی فەقیر شەهید بۆ بە نیەتی پاک بەس نیەتی سەرکردەکان هەر ئەوەوە بۆ ئەم خۆپەرستیە بۆ بەڕاستی. بۆیە بەڕاستی تاوەکو تۆ نەتوانی موسەسە دروستکەی قسەکردن لەسەر یەکبەرەیی ئەو دوو ئاستەنگەی ئەو سێ ئاستەنگەی ڕوبەڕوو دەبێتەوە. بەڵام هەر هەمویان بەڕاستی عاملی سەرەکییان ناوخۆیەکەیە. یعنی ئەگەر ئێمە باسی ئەتاتورک دەکرێت ئەتاتورک گەورەترین دوژمنی کوردە ڕاستە، بەڵام گەورەترین سەرکردەی مێژووی تورکە بە هەموو پێوەرەکان دوای ئەوەی کە دەوڵەتی عوسمانی ڕووخا دەبووە ئەم تورکیا بەیەگرتووی نەمێنێتەوە بە هەموو پێوەرەکان وەرە. بەڵام ئەتاتورک مستەحیلی کرد لەسەر برد شتی هەڵکۆڵی بەڕاستی بۆ تورک. ئەو شەڕانەی کە کردی ئەو فێڵانەی کە کردی بۆ هەڵخەڵەتاندنی دەوڵەتانی عوزما بۆ هەڵخەڵەتاندنی کورد بەکارهێنانیان بۆ وای لێهات دوای ئەم تورکیا گەورەی لێمایەوە کە بە شانازیەوە تورکەکان پێی دەڵێن ئەتاتورک باوکی کورد. یان بۆ نمونە ئێران دوای حربی عالەمی دووەم بە هەمان شێوە قەوام مسەڵتەنە نەبووە ئێرانیش بە هەمان شێوە مەسیری لە مەسیری وڵاتانەی کە دابەش بوون لە ئەنجامی هەروایە منطقی شەڕ سەرکەوتو ژێرکەوتو لەت دەکا دابەشی دەکات دەکا بە غەنیمە. ئێمە بەڕاستی کێشەمان ناوخۆیە تا ئێستا ئەم سەرکردەمان نەبوو خۆی سەرکردە نین بەس ئێمە لە وێنای خۆماندا بە سەرکردەماندا ناون بۆ ئینی کێشەی کورد ساویلکەیەکمان تەیە پێمان نوا بوو جارانەوەی لە شاخ و لە شار بوو لە شاخ بوو بێ و پێشمەرگایەتی و کوردایەتی کردبێ عارەبی چوارە. ئەوە ئێمەین لە مێشکی خۆماندا وێنامان بۆ پێرفێکتی ئەوان کردووە ئەوان بوون حەقەتەکەیان وانە. ئێستاش ئەوە بەردەوامە. ئێستاش زۆرێک خەڵک لە قۆناغی شاردا لە قۆناغی بڵێن حکمی شاردا کە هەندێک قسە دەکات یان بۆ سەردەمێک دێت ئیدعا دەکات کە لە بەرەی خەڵک وێنای دەکات کە ئەمە پێرفێکتە. خۆی ئەوانەی لە شاخ بوون پێرفێکت نەبوون لەوانەیە خراپترین خەڵکەکانیش بوون. جارێکێک لە گەورە سیاسیەکانی کورد ناوی نایانم بۆی نەبە بەلایەنگیری وتی وڵڵی کاکە ئێمە زۆربمان ئیشمان دەست نەکەوتووە لە ناچاری چوین داومانە تا ئەو هینە باشترین ئیش بووە لە ناو شارەکاندا ئیشی شەریفمان دەست نەکەوتەوە زۆربەمان. بەڵام کە ئەو چۆ بۆتە لایانی کوردایەتی ئێمە هەمووشمان تینووی کوردایەتی بووین ئەوانەی کە نوێنەرایەتی نوێنەری کورد بوون بە پێرفێکتمانزانی ئەومانزانانی و ئازاترین خەڵکن بەجەرگترین خەڵکن وەمانزانی وە زۆر پاکن غەڵەت ناکەن تەنها و تەنها خەمیان کووردە خۆی وانین بەس ئەوە لە مێشکی ئێمەدا ئەو وێنە دروست بووە کەواتە دەبێت ئێمە وێناکەی مێشکی خۆمان چاکەینەوە کە ئەوانە نەک مرۆڤی اعتیادی بوون زۆر جار مرۆڤە خراپەکانیش بوون بە سوودیان لەوە چۆن سەردەمێک دەیانگوتەوەی چۆ گۆڕان پاک دەبێتەوە لە گەندەڵی خۆی وان نەبوو بەس خەڵک وای وێنا دەکرد لە شاخیش بەڕاستی ئەوەی کە چۆتە شاخ پێیان وا بۆی ترەمە پێرفێکتە لە هەموو ڕۆکانەوە ئەو کەسەیە کە تەنها و تەنها خولای کوردستانە و خۆی بۆ کوشتن ئامادەکردە و هیچ امتیازێکی نایە بەینەما وانە زۆرێکیان لەوانە بوون کە خراپەکان بوون بە سوودیان لەوە بینەوە کە بچێتەوە ئیتر تاوا دەبێت بە کەسێکی پەرفێکت لە نەزەری خەڵکدا لە نەزەری خەڵکی ساویلکەدا بەڕاستی ئێمە دەبێت ئەم وێنایە بگۆڕین خۆی لە عالەمیشدا بەڕاستی سیاسی شەریف و سیاسی ناشەریف زۆر نییە ئەوەی کە هەیە لێپرسینەوەیە چاودێریە ترسە لە لێپرسینەوە یعنی سەر لە ئەوروپا ئەمریکاش ئەو نێ بڵێ حزبی دەسەڵات مەلایکەت بن حزبی ئۆپۆزیسیۆن عفو حزبی دەسەڵات شەیتان بن حزبی ئۆپۆزیسیۆن شەریف بن نه ترسە لە گەمەی دیموکراتی ترسە لە دۆڕاندنی دەسەڵات ترسە لە دۆڕاندنی دەنجی دەنگدەران ئەمەیە ئێمە دەبێت لە عاتیفە دەرچین بەڕاستی بۆ ئەوەی بتوانین شتێکی جیاواز دروستکەین دەبێت تر دوای عاتیفە نەکەوین
دوای ئەوانە نەکەوێن کە هات بە ناوی گەلەوە قسەی کرد پێمانوا بێترەمە پێرفێکتە پێرفێکتیش نییە کەس پێرفێکت نییە دەبێت سیستەمێک دروست بکرێت کە تیایدا لێپرسینەوە حاسەبە هەبێت ئەویش بەڕاستی بە دروستکردنی مؤسسات دەبێت پرسیارەکەشەوە ئایا مؤسسات بەمانە دروست دەکرێت وەکو وای هێلکە لە مریشک لە هێلکەیە دیارە ئەمە پێویستی بە دروستکردنی ئایدیایەکی نوێ بزوتنەوەی کە بتوانێت بەم فکرە ئیشکا لەسەر بنەمای عاتیفە چ عاتیفەی قەومی چ عاتیفەی ئاینی ئاینیش بە هەمان شێوە چ عاتیفەی ئەوەی خەڵک چونکە ئێستا زۆر ڕقی لە گەندەڵیە تۆ بێی گەندەڵی بکەی بە قەمیسێک بۆی لەبەری کەیت و خۆت پاکەیتەوە بۆی بگەیت بە خواستەکانی خۆت کە بینیمان حزب وایان کرد ئەمەش بەڕاستی کاتی دەوێت بەداخەوە دەیڵێمەوە حزبە ئۆپۆزیسیۆنەکان ڕۆڵێکی خراپیان بینی کە سەرەتا زۆر مهم بوو بەڵام دوایی بە تەسلیم بوونەوەیان بەم دەسەڵاتە و پێدانەوەی شەرعیەت بەو سیستەمەی کە دایانگوت دەیگۆڕین دوای بوون بە بەشێک لەوە شەرعیەتیان پێدانەوە قاچیان پێ درێژترکردنەوە بێمتمانەی دروست بووە ئێستا بێمتمانەیەکی گەورە هەیە لە ناو هەموو خەڵکدا بە هەموو جۆرە لە سیاسیەکان دەڵێن فڵان کەس بە پێغەمبەرمان دەزانی وای لێکردین تازە دەبێت چیتر بێت ئەو متمانەی بدەینێ دیارەمە تاسەر نابێ زەمن هەمیشە کات کەفیلە بۆ لە بردبردنەوەی لە بیربردنەوەی بێمتمانەی دروستکردنی جیلێکی تر کە ئەمەی نەبینیوە ئەم نەکسەیی نەبینیوە بەڵام چەندی دەوێ نازانم تا ئێستا ئەم هەوری بێمتمانەیە بەردەوامە نەڕەویتەوە بە تایبەتیش ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان لە یەکێک لەم حیزبانەدا بوون ئەگەر بساحب بڕیاریش نەبوو بن خەڵک پێی وایە هەموو ئەو دەموچاوانە کارتی سوتاونیان نیم سوتاونیان بەشێکن لەو نەهامەتی و دەستبڕینەی کە بەسەر میلەت داهاتوە واتە ئەم جۆرە حیزبانەی کە هەن بە عیلمانی و ئیسلامی بە معارەزە و دەسەڵاتیان هەر یەکەیان بە جۆرێک لە جۆرەکان لە سەردەمێکدا یاریان لەسەر عاتیفە کردووە عاتیفەی ئەوەی کورد لە قۆناغێکدا پێویستی پێ بووە لە قۆناغی شاخدا ئەوانەی یاریان لەسەر کێشەی مەسەلەی نەتەوایەتی و حرمانی نەتەوەیی کردووە خۆیان پێ کردووە بەهین ئەوانەی تریش لە قۆناغی دوای حکومڕانی بەناو قەومیدا کە گەندەڵی لێکەوتەوە خەڵک لە ئەنجامی ئەو گەندەڵی و ڕقی لە حکمی قەومیش بووە هەندێک حیزبی تر هاتن ئەنجا عاتیفەکەی تریان قۆستەوە کە ئێستا خەڵک ڕقی لە هەردووچیانە پێویستمان بەڕاستی بە بیرکردنەوەیکی ترە کە ئێمە چۆن شتێکی وا دروست بێ کە لەوانەیە ئێمە نەتوانین بەڵام گرنگە باز بکرێت تەشخیص بکرێت و تاوەکو ئەو جۆرە عەقڵیەتەش دروست نەبێ بەڕادیان چاچۆ ئەو جۆرە ڕەوتە مەدەنیە عەقڵانیە دوور لە سۆزە دروست نەبێت کە کار بۆ دروستکردنی مؤسسات بکە نەک دروستکردنی شەیتان و مەلایکەت نەک پێی وابێت دەسەڵات شەیتانە و معارەزە ڕەحمانە نەخێر معارەزەش هەر وەکو ئەو بەشەرە هەر وەکو ئەو مرۆڤە هەر وەکو ئەو خواستەکانی باش و خراپی هەیە حەزەکانی هەیە بەڵام دەبێ مؤسسەیەکە بێکە تیایدا کە ئۆپۆزیسیۆن بەیان دەسەڵات بێ لە قەواعید یاریەکە دەرچوو لێپرسینەوەی لەگەڵا بکرێت واتە ڕۆشتن بەرەو عەقڵانیەتی سیاسی کە تا ئێستا نییە بەڕاستی تا ئێستا لە کووردا عاتیفەی سیاسی هەیە ئەمە زۆر گرنگە و من پێم وایە ئەگەر ئێمە طبعاً قیادەی سیاسی وەسەرکردە زۆر دەور دەبینێ لە مێژوودا وەکوتم قیادە هەیە ئەو نمونانەی کە باسم کرد کە دوژمنی ئێمەن با نەچین بۆ مێژوویە گەورەکان میلەتی لە هیچەوە کردو بە هیچ بەسمارکوانە هەر باز ناکەین بەڵام زۆری قیاداتی سیاسیشن بە ناو قیاداتی سیاسی کە میلەتیان پەرتەوازە کردووە لە ناو بردووە زۆرێک لەو ملەتانێک کە پەرتەوازە بن لە ئەنجامی قیادە خراپەکانەوە بن هەر لە مێژووە ئێمە بەڕاستی دەبێ بیر لەوە بکەینەوە و من پێم وایە ئەگەر هاتووە ڕەوتێکی سیاسی لەو شێوەیە قیادێکی سیاسی لەم شێوەیە دروست بوو واللهی ئیمکاناتی دەوڵەت بوونیش دەشێت تۆ بۆ خۆت بە قووەت بە هەموو عالم ناتوانێت لە ڕێگا باسمان کرد لەگەڵ کاک شوان و کاک ئايات کە هاتین ئەمە دەها جاریش وتووە ئەمە دەردە کووردە طبعاً ئەم تەقسیم بوونە یعنی ئێستا ئیسرائیل کاک خۆ ئیسرائیل دوژمنی هەموومانە بەحساب 4 ملیۆن 5 ملیۆنە 300-400 ملیۆن عەرەب و ملیار و نیو مسلمان بەدەستیەوە جیرۆدەن بۆ لەبەرەوەی مؤسساتیە لەبەرەوەی باوکە دامەزرێنەرەکانی کە ئیسرائیلیان دامەزراند وتیان ئەو کەسەی گەندەڵی دەکات بۆ لەسەر ئەم دەوڵەتە ئێمە وەکو تیرۆریست لەناو قەوسا ببورن ئەمە قسەی ئەوانە وەکو تیرۆریستی فەلەستینی سەیری دەکەن ئەوان طبعاً بە فەلەستینی ئەڵێن تیرۆریست ئێمە پێیان دەڵێن خەباتجیە ڕوو جیهاد وتیان بۆ چونکە ئەوەی کە فەلەستینەکە دەوێت ئیسرائیل بسڕێتەوە فەسادەکەش دەوێت بیسڕێتەوە ڕاستیش دەیفەرموو
نێوە ڕاست ئەوە ڕاست نییە بڵێ وڵا ئەمریکا ئیسرائیلی هێشتێتەوە ئەگەر ئیسرائیل بە خۆی مقاوماتی بە قووەت و هێشتنەوە و ئەوەی نەبووە ئیسرائیلیش ئەمریکاش تاکەی بدەست بە پشتیەوە بێ باشە ئەمریکا چەند دەستی بەم پشتی بەم هەرێمەوە بوو لە نەوەیەکەوە تا ئێستا هەر دەستی بە پشمانە تەمان ئێستا لێمان بێزار باڵە کوورە هەزار نعلەتان لێ لەبەرەوە بەڕاستی ئەمە من نامەوێت زیاتر بێڵم چکە قسانە لەوانە لای هەمووتان دووبارە بن بۆ مەسەلەی یەکبەرەیش کێشە ئەوەی ئێستا سلێمانی و هەولێر دوو شعبن یعنی لە سلێمانی شتێک دروست دەکەی ناپەڕێتەوە بۆ هەولێر یعنی وا قەنەعەتێک دروست کراوە لایەن خەڵکی سادەی هەولێری کە کاکەوەی سلێمانی فەوزایە هەولێر دروست بێ ناپەڕێتەوە بە سلێمانی قەنەعەتێ دروست کراوە لە سلێمانی کە ئەوەی هەولێر موامەرەی پارتی و موامەرەی دەسەڵاتە و تا یەک شعبیش دروست نەبێت چۆن دەتوانی یەکبەرەی دروستکەی بۆیە بەڕاستی من هەرەوەندەم هەیە و زۆر سوپاسانە